ساڵانی کە خۆبەخشانی بەرگری شارستانی سووریا کە بە کەڵاوەستەپیەکان نەسراون یارمەتی خەڵک دەدەن لە بردومان و هێرشەکانی دیکە لە ناوچەکانی ژێردەسەڵاتی یاخیبووان لە سووریا هەڵبێن. ئێستا دەیان هەزار هەڵاتوو دەگەڕێنەوە سەر ماڵ و ژیانیان لە سووریا، ئەم جارەیان لە شەڕ لوبنان هەڵدێن و زۆربەیان فەرەتە لە 10 ساڵە وەک پەنابەر دەژیان. تیمەکانمان کار دەکەن بۆ دابینکردنی فریاگوزاری سەرەتایی پێویست بووە کەسانی نەخۆش و ئەو کەسانی کە بەهۆی ماوەیەکی زۆر بە پێڕۆشتن نەخۆش کەوتون. تازەگەیشتوان دەڵێن ڕێگای لوبنان بۆ ئیدلب دوور و درێژ و مەترسیدارە. گەشتەکە پڕ بوو لە دژواری، ناچار بووین لەسەر زەوی بخەوین و بۆ 4 ڕۆژ بەڕێوە بین. ئەو خێزانانەی دەگەڕێنەوە سووریا دەبینن ماڵەکانەکانیان وێران بووە و نەکار و نەیارمەتی مرۆیانێش نییە، بەڵام دەڵێن هیچ بژاردەیەکیان نەبوو جگە لە هەڵاتن. بردومانێک لە نزیکمان ڕوویدا، کۆگایەکی موشکیان بردومان کرد کە کەس هیچی لەبارەیەوە نەدەزانی، هەروەها خانوویەکیش لە نزیکمان. حەسەنی تەمەن 14 ساڵان بە تەنیا گەڕایەوە بۆ ئەوەی لەگەڵ باپیرەی لە سووریا بژیە. ئەو تاکە کەسە کە لەو بردومانەکانی لوبنان ڕزگاری بووە کە 18 کەس لە کەسوکارەکەی کوژراون. کوڕەزەکان بۆ ماوەی 12 کاتژمێر لە ژێر دار و پەردوودا مایەوە، دیوارێکی ماڵەکە بەسەریدا کەوت، هاواری دەکرد هەتا هەندێک کەس گویان لێ بوو ڕزگاریان کرد. باپیرەی دەڵێت لە سووریا حەسەن پێوەستی بە چارەسەری پزیشکی هەیە، بەڵام خێزانەکەی توانای چارەسەری پزیشکیان نییە. بەرپرسانی خۆجەیی دەڵێن ڕەنگە باکووری ڕۆژاوای سووریا لە لوبنان ئاسایشتر بێت، بەڵام خەڵک لە نیوان نەبوونی هاوکاری مروی و شەڕەکانی نیوان حکوومەت و هاوپەیمانەکانی و یاخیبوواندا گیریان خواردووە. ئێستا بارودۆخی باکووری ڕۆژئاوای سووریا زۆر سەختە، بەو پێی هیچ هاوکاریەکی فریاگوزاری لە ئارادا نییە، چونکە زۆربەی ڕێکخراوەکان لەو ناوچەیە کشاونەتەوە، هەروەها بردومانی بەردەوامیش لە گۆڕێدایە. نەتەوەی گرتوەکان دەڵێت لەو کاتەی بردومانەکانی ئیسرائیل بۆ سەر لوبنان چڕتر بووەتەوە، فرەتر لە 9 ملیۆن کەس بەرەو سووریا هەڵاتون. لە ماوەی ساڵی ڕابردوودا نزیکەی 100 هاوڵاتی سڤیل و سەربازی ئیسرائیلی لە ململانی نێوان ئیسرائیل و حزبوڵا دەکوژراون. لە لوبنان فرەتر لە 3400 کەس کوژراون کە لە نێویاندا 200 منداڵ هەیە. جانی دیلان بۆ هێدەر مردۆخ، دەنگی ئەمریکا.